بەڵێ ئەوەی کە لە هەواڵەکەدا هاتبوو ئەو ڕێکەوتنە ئەمنیانەی کە لە نێوان عێراق و ئێران دەکرێت، لە نێوان عێراق و تورکیا دەکرێت، دواتر هەمووی لەسەر کوردستان حساب دەکرێت. واتە هەر کێشە و گرفتێک کە دێتە نێوەند لەبارەی پاراستنی ئاسایشی سنوورەکان ئەوە کوردستان دەبێ قوربانی بدات، چ لە خەڵکەکەی چ لە سنوورەکەی. سەبارەت بە چالاکیەکانی پەکەکە و بردومانەکانی تورکیاش دەمانەوەی گفتوگۆ بکەین، جەختەکەینەوە سەر ئەم دوو بابەتە لەگەڵ میوانمان فەرحان جەوهەر، شارەزای سیاسی کە لە هەولێرەوە میوانمانە. ئەم کاتتان باش بەڕێز فەرحان. پێش هەموو شتێک ئەوەی کە لە هەواڵەکە هاتبوو لە راپۆرتەکە ئاماژەی پێکرا بوو، ئەو ڕێکەوتنە ئەمنیانەی کە دەکرێت لە نێوان وڵاتانی دراوسێ بە تایبەتی لە نێوان عێراق و ئێران و عێراق و تورکیا زیاتر هەمووی لەسەر حسابی هەرێمی کوردستان و سنوورەکانی هەرێمی کوردستان نییە؟ ئەمانە هەمووی بیانونین بۆی کە هێرش بکرێتە سەر هەرێمی کوردستان؟ بەڵێ ئەو کاتتان باش. بەڵێ بەتەکید ئەوەی قوربانیە لەم نێوانەدا لە نێوان ئەو ڕێکەوتنە ئەمنیانەی کە لە نێوان عێراق و ئەو دەوڵەتە دراوسیانە دەکرێن و درێژکراوەی کۆمەڵێک ڕێکەوتنی ئەمنی ڕابردوونە کە پێشتریش هەبوونە، هەموو خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان بۆتە قوربانی ئەم ڕێکەوتنە ئەمنیانە. وای کردووە کە بەڵێ حکوومەتی عێراق بەپێی ئەم ڕێکەوتانەی کە پێشوو هەبوونە و ئێستاش کە نوێی کراونەتەوە لەگەڵ ئێران چ لەگەڵ تورکیا، هەموو ئەو ڕێکەوتانە وایان کردووە کە بەڵێ ڕێگە بەو دەوڵەتانە بدەن هێرش بکەنە سەر خاکی هەرێمی کوردستان کە بە هۆی ڕاوەدونانی ئەو گروپە چەکدارانەی کە پێیان وایە ئاسایشی ئەم دەوڵەتانەیە خستەوە مەترسیەوە. بەڵێ بەتەکید خۆشتانە بین لە چەند ساڵی ڕابردوودا خەڵکی هەرێمی کوردستان بوونتە قوربانیەکی گەورەیان داوە. ڕۆژانە خەڵکی کوردستان شەهید دەبێتن، گوندەکانیان چۆڵ دەبن، ئەو چەندین گوندیش هەیە تاکو ئێستا هەر هیچ ئاوەدانیەکی نەگەیشتوتەوە. یعنی زنجیرە سنوورێکی زۆری بەرفراوان لە هەرێمی کوردستاندا بە درێژای نزیکەی 500 گوندێکە هەر لە ئەسڵدا ئاوەدان نەبوونەتەوە و ئەوانەی ئێستاش هەیە هەمیشە قوربانی دەن، شەهید دەدەن. بەڵێ بەتەکید هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بووتە قوربانی ئەم ڕێکەوتنانە و ئەم هێرشی ئەم وڵاتانی دراوسێ بۆ سەر خاکی هەرێمی کوردستان و دوجاریشدا پێشێلکردنی هەموو ئەو مافەی هاوڵاتیانەی کە لەم شوێنانەدا نیشتە جێنە و دوجار خەڵکی کوردستانیش دەبیتە قوربانی و دوجار واش نیشان دەدەن کە بەڵێ پێیان وایە وانیشان بدەن کە ئێمەی نەداڵدەی ئەم چەکدارە ئەم گروپە چەکدارانەمانداوە بۆ ئەوەی هێرش بکەنە سەر ئەم وڵاتە لە کاتێکدا هەرێمی کوردستان هیچ دەستێکی نییە لە داڵدەدانی ئەم گروپە چەکدارانەی کە ئاسایشی ئەم وڵاتانە بێخنەژێر مەترسیەوە. بەڵێ بەتەکید هەموو لەسەر ئەم ڕێکەوتنە ئەمنیانە دوجار ئەچێتە چوارچێوەی ئەوەی کە خەڵکی کوردستان ئەبێتە قوربانی و دوجاریش ڕێکەوتنامەی ئێستا دیتمان کە لە نێوان سابت عەباسی وەزیری بەرگری عێراق و لە تورکیا کە لە ڕۆژی چوارشەممەدا سەردانی تورکای کردووە بۆ نوێکردنەوە و درێژە پێدان و تەزبیتکردنی ڕێکەوتنی زیاتری ئەمنی بۆ هێرشکردنە سەر ئەم گروپە چەکدارانەی کە لە خاکی هەرێمی کوردستاندا هەنا. باشە بەڕێز فەرحان، ئایا دوجار پێویست نییە کە هەماهەنگی لەگەڵ هەرێمی کوردستان بکرێت سەبارەت بە ئاسایشی پاراستنی ئاسایشی سنوورەکان؟ چونکە لەلایەن عێراقەوە وەزیری بەرگری عێراق دەچێتە تورکیا ڕێکەوتنەکات، بەرپرسانی عێراق دەچنە ئێران، پێیەکیان لە ئێرانە پێیەکیان لە عێراقا کە بە بەردەوام خەریکی ڕێکەوتنەکانن بەبێ ئەوەی کە لایەنێکی هەرێمی کوردستان لەوێ ئامادە بێت. ئایا دوجار پێویست ناکات کە هەرێمی کوردستان تەواجودی هەبێت، وجودی هەبێت لەو ڕێکەوتنانە؟ بەڵێ بەتاکید پێویستەکاتن کە ئەم ڕێکەوتنانە بەڕاستی زۆریان ناشنە بواری جێبەجێکردنەوە بەبێ مەسەلەی بەبێ موافقەتی هەرێم و بەبێ یارمەتی هەرێم و ناشنە واری جێبەجێکردنەوە، تەنها ئەوە دەکرێت هێرشی چەکداری بکرێ و خەڵک بێتە قوربانی. بەڵام ئەگەر بە هەماهەنگی و بە ئاگاداری و بە ئامادەبوونی نوێنەرانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەتاکید ئەم ڕێکەوتنانە باشتر شوێنی خۆیان دەگرن و خەڵکیش دەپارێزرێ و خەڵکی هەرێمی کوردستانیش بەو شێوەیە نابیتە قوربان کە ئێستاانە. منەوەی ئاگادارم تەمان ڕێکەوتنەکەی ئەم ڕێکەوتنە دوای ئەمنیەی نێوان عێراق و ئێراندا بەرپرسانی هەرێمی کوردستان تێدا بوون بە هەموو شێوەیەک لە هەموو ئەو جەولانەی کە کرانە وەزیری ناوخۆ لەگەڵ ئاسایشی عێراقدا بەشدار بوون لەو ڕێکەوتنانە. بەڵام ئەوەی ئەم دوای عێراق سابت عەباسی وەزیری بەرگری عێراق چووتە تورکیا، ئەمیان هێشتا ئاگادار نین بەڕاستی کە تا چەند ئاگاداری هەرێمی کوردستانیان کردەوە. بەڵام بەتەکید ئەوانیش ناتوانن بەبێ هەرێمی کوردستان ئەم ڕێکەوتنانە دوجار ئەگەر بشکەن بەڕێوە ناچن، یان وەکو خۆیان
جێبەجێ ناکردن بۆیە من پێم وایە پێویستەکە هەرێمی کوردستان لەم مەسەلەیەدا چکە معنی ئەوەلە ینی ئەوەڵەن پەیوەندی بە هەرێمی کوردستان و خەڵکەکەی هەیە دوجار پەیوەندی بە بەشەکان بە عێراق و بەشەکانی تر و ئەمانەوە هەیە بۆیە پێویستەکە بە تەکید خەڵکی حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەرەکانی لەم مەسەلەیەدا زۆر نەک هەر ئاگادار بن ئامادەش بن و بەڕاوێژ بی لەگەڵ هەرێمی کوردستان وەکو گوتم لە ڕابردوودا گەلێک جار ئەم ڕاوێژ و ئەم ڕێککەوتنانە کراون لەگەڵ هەرێمی کوردستاندا بە تەکید بەڵام بۆ ئەم جارێشیان ئایا درێژکردنەوەی هەمان ڕێککەوتنی پێشووە کە پێشتر حکوومەتی عێراق لە سەردەمی ڕژێمی لە ناوچووی بەعسیشدا هەمان ڕێککەوتنیان هەبوو لە تورکیا ئایا درێژکردنەوەی هەمان ڕێککەوتنە بە شێوەیەکی تریان ڕێککەوتنێکی نوێترە ئەمەیان تاکو ئێستا دیار نییە بەڵام دەبێت خەڵکی کوردستان ئەمە بزانێ هەموو ئەو هێرشانەی کە تورکیا ئێستا ئیکاتە سەر خاکی هەرێمی کوردستان بە موافقەت و بە ئاگاداری حکوومەتی عێراقا بۆیە ئەبێ ئەم مەسەلەیە بزانن ینی و نەزانن کە زۆر جار تۆمەت بۆ هەرێمی کوردستان و بۆ حکوومەتی بۆ هەرێمی کوردستان هەڵەبەستن گوایە لەم مەسەلەیەدا ئێمە ئاگادارین ئەمە هەموو ئەو هێرشانەی ئەکرێتن بە هەماهەنگی و ئاگاداری حکوومەتی عێراقا بۆ سەر ئەم گروپە چەکداران و دوجار خەڵکی کوردستان و گوندەکان و هاوڵاتیانی کوردستان دەبنە قوربانی ئەم مەسەلەیە و خاکی هەرێمی کوردستان و سەروەری عێراق و خۆش هەرێمی کوردستانیش پێشێل دەکرێت. بەڕێز فەرحان جەنابەت ئاماژەت بۆ کرد کە بەشێکی زۆری ئەم ڕێککەوتنانە ناچنە بواری جێبەجێکردنەوە لەگەڵ ئەوەشکە ناچنە بواری جێبەجێکردنەوە بەڵام ئەوەی کە دەیبینین تورکیا لە هەردوو لاوە چ لە ڕۆژاوای کوردستانەوە هێرش دەکات و چ لە باشووریشەوە هێرش دەکاتە سەر کوردستان بە تایبەتیش مەبەستیەوەیە کە چالاکیەکانی پەکەکە ڕابگرێت بەڵام لە دوجارە خەڵکی هەرێمی کوردستان وەک باسمان کرد ناوچە سنوورەکان بە تایبەتی زەرمەند دەبن خەڵکێکی زۆر هەیە کە گوندەکانیان بەجێهێشتووە جگە لەمە ئەمە چ کاریگەریەکی هەیە ئەمە بەبێ ڕێکەوتن بەو جۆرە هێرش دەکەن ئەگەر ڕێکەوتن بکرێت چۆن هێرش دەکەن چ کاریگەریەکی لەسەر ناوچە سنوورەکان و خەڵکی هەرێمی کوردستان دەبێت ئەمە بەڵێ بەتەکید کاریگەریەکی زۆر گەورەی هەیە طبعاً هەم جگەلەوەی لەسەر ژیان و ژیانی هاوڵاتیان لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ئەمنیەوە کاریگەریەکی زۆر گەورەی هەیە خۆتان دەزانن ئەم پشتێنەی کە مەسەلەی حدودی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم دوو وڵاتانە سەرچاوەیەکی گرنگی داهاتی هاوڵاتیان و ئەم گوندنشینانەیە کە لەم ناوچەیە دانیشتەجێ بوونە و بەشێکی پەیوەستە بە ئابووری هەرێمی کوردستانەوە لەلایەن ئابوووریەکێکی زەرەر و زیانێکی زۆرەدا و هەروەها لە ڕۆی ژیان و خزمەت گوزاریەکانش حکوومەتی هەرێمی ناتوانین دەستی ئاودانی بگێتە ئەم ناوچانە کە چەندین ساڵە ئەم خەڵکە مەحروم بووە پێشتر بە سەردەمی ڕژێمی بەعزدا مەحروم بوون و ئێستاش لەم سەردەمەشدا دوای زیاتر لە 30 ساڵ دیسان نەیانتوانیوە بگەڕێنەوە سەر زەید و باپیرانیان ژیانی ئاسایی خۆیان بەڕێوە بەنیان ئەم کۆچبەرانەی کە ڕەوەندەکان کە هەمیشە پێویستیان بە لە وەرگە هەیە لەم ناوچە شاخاویانە کە ناوچەی فێنیکن بۆ هاوین و ناوچەی لەبارن بۆ بەخێوکردنی مەڕووماڵات ئەمانەش بوویتە ڕێگیرێکی گەورە لە بەردەم ئەم ڕەوەندانەی خەڵکی کوردستان کە بەشێکی ژیانی شارەکان لەسەر بەرهەمەکانی ئەوانە بۆی ئەمە هەموو پێکەوە پەیوەستە و کاریگەری هەیە لەسەر ژیانی ئاسایشی خەڵکی کوردستان لەسەر مەسەلەی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم لەگەڵ ئەو وڵاتانە دواتر لەگەڵ ئەمانە بۆیە ئەم مەسەلەیە هەرێمی کوردستان لە داڵدەدان و لە هاتنی ئەم گروپە چەکدارانە دوجار هیچ دەستێکی نێو پێشی خۆش نییە لەگەڵ ئەوەشدا نیە بە هیچ شێوەیەکدا ئاسایشی ئەم وڵاتانە بکەوێتە مەترسیەوە بە پێچەوانەوە هەرێمی کوردستان لە چەندین ساڵی ڕابردوودا پەیوەست بە هەموو ئەو بەڵێنامە و ڕێکەوتن و ئیتیفاقیانەی نێودەوڵەتی و ناوخۆیانەی کە هەنە بەڵێ پێویستە ڕێز لە ئاسایشی دراوسیانە و هەر وڵاتێکی تر بگیرێتن ئێمە پابندین بەم مەسەلەیەوە بەڵام ئەبێ ئەوانش بە هەمان شێوە مەسەلەی هێرشکردنە سەر گروپە چەکدارەکان و ڕاستە پاراستنی ئەمنیەتی خۆیان حەقیقی خۆیانە بەڵام نابێت لەسەر حسابی خەڵکی هەرێمی کوردستانیش بین نابێت خەڵکی هاوڵاتی و سیڤیل بکرێنە قوربانی ئەم ڕێککەوتنە ئەمنیانە و ئەم هێرشانە یعنی ئەمە بە تەکید پێشێلکردنی مافی هاوڵاتیانە بۆیە لە بەرچاوگرتنی مافی هاوڵاتیان و مافی مرۆڤ و پێشێل نەکردنی سەروەریەکان ئەمانە هەموو ئەو مافانەنە کە خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان ئەبێ هەیبن لەگەڵ ئەوەشدا ئەوانش مافی پاراستنی ئاسایشی سنوورەکانی خۆیان هەیە کە بەڵێ لێرەوە بە هیچ شێوەیەک ئێمە لەگەڵ ئەوە نینە مەترسی لەسەر سنووری ئەم وڵاتانە و بۆ ئاسایشی ئەم وڵاتانە دروست بن و لەبەرەوەی ئەم وڵاتانە دوو وڵاتی دراوسێن چونکە من کاتم کەم ماوە دوا پرسیارم ئەمە ئەبێت کە بەبەردەوام عێراق چەپڵی سەروەری عێراق و سیادەی عێراق لێ دەدات کە نابێ هیچ وڵاتێک سەروەردووی و سیادەی عێراق
تێک بشکێنێت لە کاتێکدا کە هەرێمی کوردستانیش بە بەشێک لە عێراق دەزانێت ئایا ئەمە شکاندنی سەروەری و سیادەی عێراق نییە کە تورکیا هێرش دەکاتە سەر باشووری کوردستان؟ بەڵێ بەتاکید پێم وابێ ئەم مەسەلەی عێراق کە زۆر جار لە میدیاکان بەکاری دێنێتن مەسەلەیەکی ئیستهلاکی محەلیە، یعنی بۆ بەکارهێنانی ناوخۆیە و بۆ مەسەلەیەکی شعبەوی سرفە و بە هیچ شێوەیەک ئەوەی لە میدیاکان و ئەو ئیدانانە یان زۆر جار ئەو تەسریحاتانە غێر ڕسمیانەی کە دەدرێن لە میدیا لەبارەی پێشێلکردنی سەروەری عێراق و پاراستنی سەروەری عێراق پێم وابێ مەسەلەیەکی ناوخۆیە هیچ پەیوەندیەکی بە سیاسەتێکی دروست و قەناعەت پێکەر نییە لەبەرەوەی خۆیان ڕێیاندا و ئاگاداریشن لەو هەموو هێرشانەی کە دەکرێتە سەروەری عێراق لە هەموو ئەو سنوورانەی هەیە. بۆیە بە هیچ شێوەیەک ئەم لێدوانانەی ئەوان کە بۆ دنەدانی سۆزی خەڵکەوە بۆ ئەوەی باوەڕ پێ بکری کە بەڵێ لە خەمی سەروەری عێراقدانە بە هیچ شێوەیەک ڕاست نییە بێ خەڵکی کوردستان و خەڵکی عێراقیش بەگشتی ئەم مەسەلەیە بزانێتن کە ئەگەر ئەوان لە مەسەلەی پاراستنی سەروەری عێراقا هەبن ناچن ئەم ڕێکەوتنە ئەمنیانە بەو شێوەیە بکەن کە ڕێگە بدەن بە وڵاتانی تا هێرشی سەربازی بۆ ناو بە چەندین کیلۆمەتر بێنە ناو خاکی خۆیانەوە. بەتاکید ئەم مەسەلەیەکی وەکو گوتم مەسەلەیەکی جەماوەریە، هیچ پەیوەندی بەو سیاسەتەی نییە کە سیاسەتە بزرەکە یان شاراوەکە یان سیاسەتی دوای پەردەکە کە پەیڕەوەکرێتن لەگەڵ ئەم وڵاتانەدا. لەگەڵ ئەوەشدا عێراق ئەبێ پابەند بێ و هەرێمی کوردستانیش ئەبێ پابەند بێ بە پاراستنی ئاسایشی سنووری ئەو وڵاتە دراوسیانەی کە ئەرک و کە هەم ئەرکێکی ئەخلاقیە و هەم ئەرکێکی قانونیشە لەسەر هەموو لایەکمان، بەڵام بە هەمان شێوەش ئەندازش دەکەوێتە سەر ئەم وڵاتانە کە بەڵێ پاراستنی مافی خەڵکی هەرێمی کوردستانیش لەبەرچاو بگرن. بەڵێ سپاس بۆ فەرحان جەوهەر شارەزای سیاسی میوانمان بوویت و وەڵامدەری پرسیارەکان. سپاس.